ئەوانەی دەڵێن ئافرەت لیباسەکەی فڕێبدا جوان دەبی عەقڵیان دواکەوتو زۆر متەخەلیفن. باڵاپۆشی لە نێوان ڕاستی و گومان ناونیشانی پانێڵێکی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە بوو لە پایتەختی کوردستان کە تێیدا سێ مامۆستای زانکۆ وەڵامی ئەو گومانانەیان دایەوە کە مەبەستێکی دیاری کراو لە چەند دەستگایەکی دیاری کراوە بڵاو دەکرێنەوە. ئێمەش وەکو ئەوەلەن دەستگای نور حکمە وەکو موسڵمانێک کاتێکەوە هەز دەکەی حکمێک کە وەکو ثابتە لە ئیسلامدا هێرشی دەکرێتە سەری بە مەبەست ئەوەی کەوا بەڕاستی ئەو میلەتە بەرەو فەسادی ببردرێ ئیتر ئێمە لە ڕوانگەی موسڵمانێتیەوە پێمان خۆش بوو هەڵوێستێکمان هەبی و ڕوونکردنەوە بدەین دەربارەی ئەو بابەتە و هەروەها دەستگای نور حکمە وەکو دەستگایە کە لە خزمەتی قورئانی پیرۆزدایە ئیتر مەسئلەی حیجاب بابەتێکە یەک لەو ئەحکامانەیە کە لە قورئانی پیرۆز لە چەندین ئاەت باسی کرایە وەکو مانایەکەی تەبعاً وەکو حکمەکەی ئیتر پێمان چاک بوو وەکو واجبی سەرشانی خۆمان هەڵوێستێکمان هەبی ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە بدەین و لە ڕێگای ئەو سێ مامۆستا بەڕێز ئامادەبووان بە گرنگیەوە لەم جۆرە پانێڵ و کۆڕ و سیمینارانە دەڕوان و دەژڵیان موسڵمانان بە قسەی پوچی خەڵکانێکی ناشارەزا لە حەقی خۆیان ناکەونە گومان. ئەو گومانانە دروست کرا هەتا ئێستا هیچ کاریگەری لەسەر ئێمە دروست نەکردی بەڵکو مستڕتری کردینە لەسەر حیجاب زیاتر هەوڵی ئەوە دەدەین کە فەرمانی خوا جێبەجێ بکەین وەکو شاعر دەرێ حیجاب تازە بۆ سەری هەموو کەس ناشێ ئاڵای دەوڵەتی ڕەوشتە نەک تەنها پارچە قماشێ بۆ زیاتر هۆشاربوونەوە و زیاتر پابەندبوون بە ڕێنمایەکانی حیجاب و باڵاپۆشی و ئێمە زیاتریش لەسەر ئەو پەیمانە بەردەوام دەبین قەت لەسەر باڵاپۆشی ناچین. مامۆستایەکی زانکۆ بەسەر سوورمانەوە دەپرسێت لە کاتێکدا حەوت ئاین و دینی جیاواز لە هەرێمی کوردستان بوونی هەیە بۆچی زۆرترین گومانەکان تەنها لەسەر ئاینی ئیسلام دروست دەکرێت ئەگەر ترس لە پەیام و بەرنامەکەی نییە لەبەرەوەی ستەمکاران و کەسانی گەندەڵ تێیدا جێی نابێتەوە. بوونی گومان و بڵاوکردنەوەی گومانەکان ئەمە هەر لە کۆنەوە هەیە هەر لە کۆنەوەی حەزانی ئیسلام بە بەردەوام خەریکن بەڵام ئەوەی کە جێی سەرنجە لە کوردستانە بەناو 8 ئاین هەیە بەڵام تەنها ئاینێ گومانی بخرێتە سەر ڕخنەی لێ بگیرێ لە سەوابەتەکانی بدرێ بۆن ئاینەکانی لێ تێک بدرێ تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە باش ئەگەربانێک کەوت و هەوانیە ڕخنە لە ئیسلامەگری با ڕخنە لە جوولەکەش بگری با ڕخنە لە کریسیانەکانیش بگری با ڕخنە لە یەزیدی بگری بڵێ کاکە کتێبتان کووە باشە ڕخنە لە ئاینەکانی دیکەش بگری بڵێ کاکە کتێبتان کووە پەیامتان کووە پەیام بە زەردەش کامەیە کێ زەردەش کووا پەیامەکەی ئەرنووسەکانی چ زمانێک نووسراوە پەیامێکمەیە بۆ ئەوانێکی گوێ لەو گوانە نەگرین باوەڕ بکە بە وردەکاری خۆم و بە گوێگرتن لێم ینی بۆ ئەو بابەتانە زۆربەی زۆری قسەکانیان درۆیە نەک هەڵە بێ لە درۆیە کاتی ئەڵێ بۆ حەنیفاڵێ قژی بەدرەوە بێعتیادێ درۆکە کاتە لە قۆرتۆبی ئەبۆ نموناڵێ خۆر هاتووە کانیە کاتووە خۆرەکە چۆتە ناو کانیەکە درۆکەن ینی کاتێ باسی زەوی ئەوە کاکە ئەڵێ زەوی تەختە و هەر کەسێ بڵێ زەوی تەختنیە کافرە و زانایان ئیبن تەیمیە وایوتووە درۆکەن بۆیە بۆ زۆربەی زۆریان کاتی بە درۆکردن خەڵکی خەڵەتێنین گەنجێکی سادەش ئاگەی لەور درۆیانە نییە ناتوانێت جای بکاتەوە بۆ زووە خەڵەتەیە. ماوەیەکە چەند دەستگایەکی ڕاگەاندن و هەندێک گروپ و ڕێکخراوی ئاراستەکرا و لە جێ باسکردنی خەمی گشتی و ساڕەشکردنی برینی هاوڵاتیانی بەژمەینەتی ئەم هەرێمە بە ئامانجی شێواندنی ڕاستیەکان و بڵاوکردنەوەی گومان بە میوانداری کەسانێک کە گومان لە ئاستی زانستیان هەیە هەندێک بابەت دەکەن بەتەوەر ئەو کەسانەش کە ناو و ناسناوی زانای ئاینیان لە خۆیان ناوە فتوا و بیر و ڕای هەڵا بڵاو دەکەنەوە بەڵامەوە کەمیشە لە سەرابدا دەژین و نور و حەقیقەتی ئیمان بەفوی ئەمان ناکوژێتەوە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.